ئازیزان و خۆشەویستانی ئێمە جوانترین سڵاوتان لەبێ و ئێوارەتان باش، هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتانە خوازین و هیواخوازین هەموو لایەک تەندروست باش بن و مانەوەتان لە ماڵەکانتانە بە باشترین شێواز بە پێی بەرنامەی خۆتان بەڕێ بکەن و دوورکەونەوە لە قەرەباڵخی دەرەوە و پابند بن بە ڕێنمایەکانی تەندروستی و ڕێنمایەکانی هاتوچۆش و خۆشحاڵین ئەم ئێوارەش لەگەڵ هاوکارانم لە پرۆگرامێکی نوێدا کە با پابند بین ناوی پرۆگرامەکەمانە لەگەڵتانە بین هەمووی ئێوارەیەک کاشمێر 5 و 4 لەگەڵتانە بەرداومە بین و پزیشکی تایبەت لە ئەستۆدیۆ لەگەڵمانە بێت و تایبەت بە ڕێنمایەکان سەبارەت بە ڤایرۆسی کۆرۆنا و چۆن خۆمان بپارێزین و دوایین هەواڵ و گۆڕانکاریەکانیش سەبارەت بە ڤایرۆسی کۆرۆنا لە هەموو شار و شارۆچکەکان لەگەڵمانە بن و بۆ پەیوەندیکردن بە بەرنامەکەی ئێمە یاخود بە پرۆگرامی ئەمڕۆی با پابند بین ئەم ژمارەیەمان هەیە 053 320 54 57 کە ئێوە ئەتوانن لە ڕێگەی ئەم ژمارە پەیوەندیەوە 053 320 82 20 لەگەڵمانە بن و ئێواران پەیوەندیمان پێوکەن بۆ هەچ پرسیارێک لە ئەو پزیشکانی ئێواران لەگەڵمانە بێت ئەتوانم پرسیارەکانیان ئاڕاستە بکەن و ئەوانیش وەڵامتانەدەنەوە. میوانی ئەم ئێوارەمان دکتۆر چالاک قەشانیە بەڕێوەبەری نەخۆشخانەی شۆڕش کام ئێوارە لەگەڵمانە و لەسەر ڤایرۆسی کۆرۆنا گفتوگۆ دەکەین. دکتۆر چالاک زۆر بەخێر بێت. زۆر سپاس بۆ ئامادەبوونت ئێوارەی تۆش باش. دکتۆر چالاک لە ئێستادا ڕێوشێنیتون گیراوەتە بەر وەکو پابندبوونێکی هاوڵاتیان بۆی کە لە ماڵەکانیانە بمێننەوە تاکو بتوانن باشترین شێواز پارێزگاری لە خۆیان و لە خانەوادەکانیان بکەن بۆەوەی کە دوور بن لە ڤایرۆسی کۆرۆنا. هۆکاریمانەوەی هاوڵاتیان یاخود سوودی چییە هاوڵاتیان لە ناو ماڵەکانیانە بمێننەوە؟ زۆر سپاس. دیارە ئەم بڕیارانە یان ئەم ڕێکارانەی کە جێگای دەستخۆشیە بەڕاستی لە سەرەتای دەرکەوتنی ئەم پەتایی کۆرۆنا لە وڵاتی ئێران حکوومەتی هەرێم وەزارەتی تەندروستی و دەستگا تەندروستیەکان کۆمەڵە ڕێکاری پێشوەختەیان گرتە بەر. ئەم ڕێکارانەش بەڕاستیە بێ هاوڵاتیان بزانن کەم ڕێکارانە بۆ پاراستنی گیانی ئەوانە و بۆ ڕێگەگرتنە لە زیاتر تەشەنەکردنی و بڵاوبوونەوەی نەخۆشیەکە و ڕێکارەکان پێشتر کۆمەڵە ڕێکاری زۆر بوو کە کرا بەڕاستی دوورکەوتنەوە لە قەرەباڵغی و وەستاندنی دەوام لە زۆربەی فەرمانگەکان و شووی خوێندکاران خوێندنگاکان بەڕاستی ئەمە لە سەرەتایە کۆمەڵی ڕێکاری زۆر باش هەنگاوێکی زۆر باش بوو. ئێمە بەڕاستی دەستخۆشی لە ئەنجومەنی پارێزگا و لە پارێزگاری سلێمانی و وەزارەتی تەندروستیەکەین کە ئەم ڕێکارە پێشوەختانیان گرتە بەر. ئەم ڕێکاران ژۆک و باسمان کرد بۆ بەژەوەندی هاوڵاتیانە بۆ ڕێگەگرتنە لە زیاتر بڵاوبوونەوەی ئەم پەتایی کە هەیە و ئەبێ هاوڵاتیانیش بزانن کە ئەم ڕێکارانەی کە حکوومەت کە وەزارەتی تەندروستی دەریەکە بۆ پاراستنی ئەوانە بێ پابندن بەڕاستی ئەبێ هەمومان لە پێناوی پاراستنی کە سوکاری خۆمان لە پێناوی خەڵکی شارەکەمان وڵاتەکەمان پابند بین بەم ڕێنمانەی کە دەرکراوە و لە ئێستاشە کە ماوەی چلوەش کاتژمێر قەدەغەکردنی هاتوچۆ لە نێوان شارەکان و لە شارەکان ڕاگەیاندرا بەڕاستی کاتژمێری کەش درێژ کرایەوە. ئێمە داوا لە هاوڵاتیانەکەین کە پابندن بەم ڕێنمانە بەداخەوە لەن دێشێن هاوڵاتیان کە هاتوچۆکردن بە ئۆتۆمبیل قەدەغەکراوە هاوڵاتیان بە پێ هاتوچۆکەن. ئەبێ هاوڵاتیان بزان قەدەغەکردنی هاتوچۆ تەنها بە ئۆتۆمبیل نییە. لەبەرەوە پێویستە هاوڵاتیان لە ماڵەکانی خۆیان بمێنەوە. ئەم ماوەی لە ماڵەکانی خۆیان ئەتوانن خۆیان بە مەشغوڵکەن بە خوێندنەوە و بە لەگەڵ خێزانەکانی خۆیان. ئەو پرسیارەی لە مشکی منە دروست کرد کەواتە چۆن لە ناو ماڵەکانیانە بمێنەوە؟ بەڵێ دیارە بانەوە لە ناو ماڵەکانی خۆیان مەبەست. دکتۆر چالاک ببوورە پەیوەندیەکمان هەیە یوسف لە سلێمانیەوە. یوسف سڵاوت لەبێ. ئەم کاتەدان باش؟ ئەم کاتە باش چۆنی کاگەسەر؟ زۆر زۆر سڵاو ڕێزمێ بۆ هەموو هاوڵاتیان بۆ پاپەنمونیان بۆ ئەم نەخۆشیە. ڕێز و سڵامان هەیە. فەرموو کاک یوسف چی پرسیارێکی دیاریکراوت هەیە گەرەتەوێت ئاڕاستەی دکتۆر چالاکی بکەیت؟ وەڵا پرسیاری ئەومەیە کە
ئەم تیمانەی کە ئێستا لە کاران هەوڵیەوە بن کە ئەلو بەڵێ گوێمان لێتە کاک یوسف. بەڵێ کاک یوسف ئەتوانیت دەنگی تەلەڤیزۆنەکە لە لای خۆتەوە کەسکەی تاکو بتوانیت گوێت لە ئێمە بێت. کاک یوسف گوێت لە ئێمەیە؟ کاک یوسف دیارە پەیوەندیەکەی بچڕا. کاک ڕێبازمان لەگەڵا لە سلێمانیەوە. کاک ڕێباز ئەم کاتەوە باش؟ ئەم کاتەوە باش کاک ڕێباز؟ زۆر سپاس دەکەم. فەرموو کاک ڕێباز چی پرسیارێکت دەتوانی ئاڕاستەی دکتۆر چالاکی بکەیت؟ بەخێرهاتی دکتۆر چالاک دەکەم. زۆر سپاس. بەڵێ وەڵای جامن دەمەوێ لایەن کاک دکتۆرەوە ڕێنماییکی بۆ کرێکارانی کە پاکەرەون لە کۆمپانیەکان کار دەکەن لە کرێکارانی شارەوانی مەبەستێک پاکردنەوەی شەقامەکان ڕێگابان. بەڵێ دادمە ڕێنمایی تێ بۆ کرێکارانە کە چۆن خۆپارێزی بکەن. بەڵێ بەڵێ هەر پرسیارم بوو دەستخۆشتان لێ. زۆر باشە زۆر سپاس کاک ڕێباز وەڵامی پرسیارەکەت دەدرێتەوە. کاک دکتۆر باسی ئەومان کرد کە چۆن بتوانین ئێمە لە ناو ماڵەکانمانە بمێنینەوە چی بکەین لە ناو ماڵەکانماندا. بەڵە دیارە ئەو ڕێکارانەی کراوە کە قەدەغەکردنی هاتوچۆیە بۆ مانەوەی هاوڵاتیانە لە ناو ماڵەکانی خۆیان. وەکو باسمان کرد قەدەغیرتنی هاتوچۆ تەنها بە ئۆتۆمبیل نییە نابێ، یعنی ئەبینین گەنجەکان لەسەر جادەکان بەداخەوە هاتوچۆکەن و یعنی بەڕاستی ئەم فترەی ئارام بگرن. ئەزانین کاتی گەشت و سەیرانە و نەورۆزیش نزیک بۆتەوە، بەڵام ئەم فترێ بە ئارام بگرن و ماوەی چەند ڕۆژێکە کە 3 ڕۆژ درێژ کرایەوە با لە ماڵەکانی خۆیان بمێنەوە. مانەوە لە ماڵەکانی خۆیان بۆ سەلامەتی خۆیانە، بەڕاستی بۆ پاراستنی کە سوکاریانە. بەڕاستی کێشەیەکەیە کە لەم نەخۆشیە کە ئێستا هەیە، نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا لە گەنجەکانە نیشانەکانی دەرناکەوێت. بەڕاستی ئەم قەدەغێکردنی هاتوچۆیەشە لەو ڕوانگەیەوە کراوەکە ئەبینین لە ماڵان لە گەنجەکان زیاتر ئەچنە دەرەوە، خەریکی گەڕانی خۆیانن. بەڕاستی زۆر لەم گەنجانە احتیمالەکەن هەڵگیری ڤایرۆسەکە بن کە ئەچنەوە بۆ ماڵەوە. بەڕاستی دایک و باوکی خۆیان یان بە تەمەنەکان تووشە بن، یعنی خۆیان هیچ نیشانەیەکیان نییە، هەستی پێ ناکەن، بەڵام کە ئەچنەوە ماڵی خۆیان ئەوانەی بە تەمەنن دایکیانە باوکیانە نەنک و باپیرەکە لە ماڵەوەیە، ئەم نەخۆشیە ڤایرۆسە ئەگوێزێتەوە بە ئەوان. ئەگەر خۆشت خۆش خێزانی یەکەم هەنگاو تۆ خێزانی پاراستنی کە سوکار و خێزانەکەی خۆتە، دوای ئەوە پاراستنی هاوڵاتیانە. بەڕاستی مانەوەش دەتوانین لە ماڵەوە زۆر هاوڵاتیان خۆیان مەشغوڵکەن لەگەڵ خێزانەکانیان دابنیشن، خەریکی خوێندنەوە بن. کاک دکتۆر کەسێکی کەمان لەگەڵا کاگەرکان لە سلێمانی. کاگەرکان سڵاوت لێ بێ ئێوارە باش. ئێوارەوەش باش. زۆر سپاس. فەرموو کاک ئەرکان چی پرسیارێکت هەیە ڕاستەی کاک دکتۆری بکەیت؟ ئەلو کاگەرکان ئێمە گوێمان لە تۆیە. وڵی پرسیارێکم بۆ دکتۆر چالاک ئەگە ئەرک نەبێ بتوانێت جوابم باتەوە. فەرموو بەسەر چاو. هۆکاری ئەم نەخۆشی و سەرهەڵدانی ئەم نەخۆشی ڤایرۆزە تەنها بەس پلەی گەرمی دەبێتەوە، یان بڵین لە سەرەتایەکە لەو کەسەیە ڕوەداد لەو کەسەی هەستی پێەکە تەنها پلەی گەرمی هەستی پێکریان هەندێ هۆکار و شتی تریش هەیە. نیشانەکانی مەبەست نیشانەکانی ئەم نەخۆشە بێکمان باسیەکەین. زۆر سپاس. باوکی نورمان لە گەڵە لە سلێمانیەوە. فەرموون باوکی نور. ئێوارە باش. ئێوەم کاتەوە باش خانم جان. زۆر سپاس بۆتەوە باوکی نور. مەمنونم بە خێراتنێکی دکتۆر چالاکەکەین. زۆر سپاس. وەڵایی یەکدوو پرسیارم هەبوو. فەرموون. یەکەمیان بە من وەکو هاوڵاتیەک بەڕێی من ئەم کەرنتینەی کەوا هەمومان کراوین لە ماڵەوە درێژ بکرێتەوە زۆر زۆر باشترە بۆ کۆنتڕۆڵکردنی ڤایرۆزەکە. ڕاستە. دووەمیانیش ئەم ڤایرۆزە ئەوەی من تعلیماتی ئیخبارەکان وەرەگرم لە وڵاتێکە بۆ وڵاتی تر فەرقی هەیە، مەسەلەنەوەی ئیتالیا لەگە ئێران چۆن فەرقی هەیە؟ مەبەستت لە چییە؟ یعنی مەسەلەن ئێستا بۆ نمونە ئێمە لێرە گرتومانە
حەستەکەم ڤایرۆزەکە بڵین کەمێ خاوترە لە چاو ئەوانەی یعنی بەڵام ئەوە گەڕێتەوە بۆی باوکی نور لەبەرەوە ئێمە ڕێکارەکانمان تونتر گرتووە دەستخۆشی لە هاوڵاتیانەکەن کە زۆر باش فەرمایەکان پێڕەوەکەن. بەڵێ منش مەبەستمەوە بوو یعنی دکتۆر چالاک زۆر لەو ساوە بە جوانی باسێکە من جۆم نەیگرت بوو تا من گەڕێمە بۆ وشیاری هاوڵاتیان ئەویش وشیاری هاوڵاتیان بۆ چێ گەڕێتەوە بۆ پابەندبوونیان بە ڕێنمایەکانی تەندروستی ینی چەنە ئێمە ڕێنمایەکان جێبەجێ بکەین ئەوەندە نەخۆشەکەی لێمان دوور دەکەوێتەوە. تر دەستخۆشیتان لێکەم و تر دکتۆریش ڕێنمایی زۆر سپاس. وەڵامی لەو هاوڵاتی پێشوو بەڕاستی پرسیارێکی جوانی کرد ئەو کرێکارانی خەریکی پاکەرەوەن بەڕاستی زۆربەی ئێمە ئەڵێن بە گشتی هاوڵاتیان پێویستە خۆیان بەکار بپارێزن بە تایبەتی ئەوانەی بەرکەوتنیان هەیە خۆشتان نەزانن کرێکارەکانی پاکەرەوە کە شەو ڕۆژ خەریکی پاکەرەوەی پاکردنەوەی جادەکان و پاکردنەوەی گەڕەکەکانن بەڕاستی ئەمان زیاتر معرەزم بۆەوەی کە توش بن لەبەرەوە پێویستە کۆمپانیاکان کۆمپانیای پاکردنەوە کە لە شارەکانە کارەکەن پێداویستی خۆپاراستنیان بۆ دابین بکەن بەڕاستی هەر لە ڕووی جلوبەرگەوە لە ڕووی بەکارهێنانی دەستکێشەوە و تەنانەت بەکارهێنانی عینەک پێویستە ماسک بەکاربێنن لەبەرەوەی خۆ دەزانی کە ئەمان لە گەڕەکەکان ئەگەڕێن لە جادە شەقامەکان زۆر جار لەوە چێ لە شەقامەکان خەڵکەیە کە بێگومان هەڵگیری ئەم ڤایرۆسانەیە لەبەرەوە داوا لە کۆمپانیاکانەکەین بەڕاستی پێداویستەکانی خۆپاراستن بۆ کرێکارانە دابین بکەن چکە بەڕاستی ئەوان وەکو چۆن کارمەندان و پزیشکان لە نەخۆشخانەکان معرەزم بۆی تووشی نەخۆشیەکە بێ ئەوانیش بەڕاستی زۆر گومانی ئەوەی لێکریان زۆر تووشی نەخۆشیەکە لەگەڵ ئەوەش دکتۆر چالاک ئەم کەسانە ئەگەڕێنەوە نێو ماڵەکانیان کارمەندانی پاکرەرەوە بێت ڕاگەیانکاران کە ئێمە لە دەرەوەین بەڕێستان وەکو پزیشکێک و هەموو پزیشکان کاتێک ئەمانە بەرکەوتنیان هەیە لە دەرەوە ڕەنگە ڤایرۆسەکە هەڵگیری ڤایرۆسەکە بن یاخود ئەوانیت ئەو کەلوپەلانی کە پێیانە ڤایرۆسەکەی پێوە بێت کاتێک ئەگەڕێنەوە بۆ ماڵەوە چۆن خۆیان بپارێزن ڕاستەوە پرسیارێکی جوانە بەڕاستی بۆ زۆر کەس بە تایبەتی ئەمەش بۆ گەنجەکان کە بەداخەوەڵەن گەنجەکان ناتوان خۆیان بگرن لە ماڵەوە کە دەوامی خوێندنگا و زانکۆکانیش ڕاگیراوە بەڵام ئێستا لە دەرەوە هاتوچۆکەنەوە گەڕێن و بەڕاستیە پێوە بزانن کە دێنە ماڵەوە ئەوان لە دەرەوە بوون پێویستە کاتنە دەرەوە بۆ شوێنێکی قەرەباڵغ ئێمە وتمان نەچنە شوێنی قەرەباڵ نەچنە کافسریا و چاخانە و ئەو شوێنانی خەڵکی زۆری لێ پێویستە دەستکێش بەکاربێنن پێویستە بەڕاستی ماسک بەکاربێنن ئێمە زۆر باسی ماسک کراوەتوانی هەر ماسکی ئاسایی بەکاربێنن ئەمانە ئەتوان خۆیان پارێزن کاتچنە دەرەوە و ئەبێ بشزانن کە دێنە ماڵەوە چۆن ئەم ماسک و دەستکێشانە دانێن پێش ئەوەی بەڕاستی کە دێتەوە ماڵەوە ئەبێ ئاگیان لەوە بێکە دیتە ماڵەوە تۆ یەکەم شت دەرگاکەیتەوە لەوە چێت تۆ دەستت ڤایرۆسەکە بەری کەوت بێت دەستکی دەرگاکەی نەبێ بێ پێشەوەی بچنە ژوورەوە ئەو جلانەی سەروایان بەڕاستیە بێ جلانە دابنێن خۆمان باس کراوە کە لەسەر جلو و لەسەر شوێنەکان دکتۆر چالاک ببوورە پەیوەندێکی کەمان لەگەڵە ئاوارە لە سلێمانیەوە کاک ئاوارە ئێوارە و باش ئێوارەتان باش زۆر بە خێراتنی دکتۆر چالاکەکەم بۆ بەرنامەکەتان فەرموو کاک ئاوارە چی پرسیارێکت هەیە هەفوو پشتیوان ئاوارە یەکەم ئەوەی ڕاستی بێ وتم بۆ نەخۆشخانەکان پرسیار یەکەم بۆ دکتۆر چالاک و پرسیاری دووە بستم سەبارەت بە مناڵە نەخۆشخانەکان هەندێکی دەرمان ڕێژ نەکراوە وەکو ئەوەی کە ئەو لیژنانە خەریکن ئەکرێ لیژنەکانی خەفخانەکان یاخود ئەو خەفخانانەی کە دەرمان ڕێژ نەکراوە ئەوانە زووتر دەرمان ڕێژ بکەن لە شوێنەکانی کە ینی جاری وایە تۆ فێرەکەی ناو بازاڕەکرێ بە ئەم خەفخانەیەکی زەرور کە پەیوەندی ڕاستەخۆ لەگەڵ هاوڵاتیە هەیە ئەوە ناکرێ ئەوە یەک دووەمیش مناڵ بەڕاستیەکەی ئەوەنە دەما هین بەکار نایەنن دەم ئەمەی ینی بەڕاستی ناکرێ ئەمە هەموو سەر ساعتی ئەم دەماوکانە بگۆڕین بۆ مناڵ ئەو گرفتەمان هەیە و زۆر سپاسی ئامادەبوونی کاک چالاک دەست خۆش زۆر سپاس وەستا تۆفیقمان لەگەڵا لە سلێمانیەوە وەستا تۆفیقم کاتەوە باش ئەم کاتەیەوەش باش زۆر سپاس سپاس بۆیەوە
بەڕاستی بەنسبەت دەمامکەوانێ خۆ دەمامک بۆ هەموو کەسێک نابێ بەڕاستی ئەو خەڵکانەی لە شوێنێکی قەڵەباڵخانیان لە شوێنێک کە خەستەخانەیە شوێنێکی ئەوە خەڵک ئێستا من خەڵکی بیری لای مانگایە بوو دەمامیکی بەستە بوو لەگەڵ ماهەکە بە تەنیا وەسا بوو لەو دەشتا خۆ من لە خەستەخانەیە و نەخۆشی تری لێ و نەکەسی لێ نە ڤایرۆس بڵاو بێتەوە خەڵکەکە وا تێگەشتووە لە هەموو شوێنەکان ماسک بەکارێنێ بەڕاستی ئەمە پێویست نا دوو ئەم کەرەنتینانەی کە کراون لە شوێنەکانە لە وتێلەکانە هەمووی تێکەڵە بن بەڕاستی خەتەرە ئەمە ئەگەر دانەدانە وەکو ئینفرادی کاکە ئەو خەڵکاقی خۆیەتی کە لە جەولەیە بۆ لە نەخۆش بۆ لە هەر شوێ بێ با لە ئینفرادیا بێ تاکە نەفەری بێ بەڕاستی لەبەرەوەی ئەمە هەموویە پارێز بێ سێ لە مەتارەوە 84 خەڵک کەس تارێک هاتۆتەوانێ بەبێ ئەوەی کەسێک محاسبە بکرێ ئەمانە چۆن هاتنە دەرەوە ئەگەر واسەیەک نییە شتێک نییە مانە بەڕاستی بۆ لێپرسینەوە لەوانە نەکرا بەڕاستی وەکوە 84 تەن مخدرات هێنا بێ زۆر سپاس بۆ پرسیارەکەت زۆر خەتەرترە لەوە بەڕاستی بێگومان وەڵامتانە درێتەوە زۆر سپاس دکتۆر چالاک ڕۆبۆ چۆنت چیە لەسەر هاوڵاتیان کە ڕاستە خۆ پرسیارەکانیان دەستیان خۆش بێت دیارە پرسیاری ئەوانیش لە خەمخۆریانە بۆ خەڵکو بۆ ڕێگەگرتن لە بڵاوبوونەوەی نەخۆشیەکە بەڵام هەندێک لە ڕووی زانستیەوە هەندێک شتەیە کە پێویستە هاوڵاتیان بیزانین ئەوەی باسییان کرد کە ئێستا هاوڵاتیە باسی کرد بەڕاستی لە نەخۆشخانەکان بەردەوام ڕشاندنی دەرمان هەیە لە نەخۆشخانەکان ئێمەوەکو نەخۆشخانەی شۆڕشەوەی من ئاگادارم لە نەخۆشخانەکانی فەرمانگەی تەندروستیش بەردەوام تیممان هەیە کە ڕشاندنی دەرمانەکە بەیانیانێکە نیۆڕۆیکە ئێوارەکە بەردەوام ئەم تیمانە خەریکن لەوە چێ هاوڵاتیە نەیبینی بێگومان کە ئەوان خەریکی ئەو کارانن بەردەوام قاوشەکان خەریکی ڕەشاندنن و ئێستاش لەوە چێ ئێمە پێشتر ئەو ڕێکارانەی گرایە بەر ئێمە سەردانی نەخۆشخانەکانمان قەدەغە کرد نەشتەرگەری کۆڵدکەیس کە پێڵە قایمێ بەیانیان ئەمانە وەستێنراوە نەخۆشخانەکان زیاتر ئامادەکراون بۆ پێشوازیکردن بەڵێ بۆ پێشوازیکردن لە حاڵەتی کتوپڕ ئەمانە هەمووی ڕێکارە بۆ ڕێگەگرتن لە بڵاوبوونەوەی نەخۆشیەکە تەنانەت حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی ئەمە جێگای دەستخۆشیە کە فەرمانگەکانی سەرپشی کردووە کە ئەو کارمەندانەی کە دەوامەکەن لەبەر کەمکردنەوەی قەرەباڵغی ئیدارەکان بەڕێوەبەرەکانی سەرپشی کردووە کە دەوام کەم بکەنەوە ئەمانە هەمووی ڕێکاری باشن بۆ ڕێگەگرتن لە بڵاوبوونەوەی نەخۆشیەکە ئەوەی باسیشی کرد بەڕاستی لە فڕۆکەخانەکانەوە منەوەی ئاگامان لێ ڕێکاری زۆر پێویست گراوەتە بەر ئەو فڕۆکەی کە لە هێڵی ئاسمانی قەتەریەوە هاتبەوە بەڕاستی ئەو پێشتر ئەو هاوڵاتیانەی کە لە وڵاتی ئێران و هەندێک وڵاتی ترەوە بوو کەرەنتیناکران بەڵام دوای ئەم فڕۆکەی کە لە وڵاتی قەتەرەوە هاتووە کە هاوڵاتی تیابوو لە ئیتالیەوە هاتبەوە تاکو هاتنی ئەو فڕۆکەیە بڕیار نەدرابوو کە ئەوانەی ئەو هاوڵاتیانەی لە ئەوروپان کەرەنتینە بکرێ بەڵام ئێستا بە خۆشحاڵیەوە حکوومەتی وەزارەتی تەندروستی و حکوومەتی هەرێم وەزارەتی ناوخۆ بڕیاریان داهرا وڵاتیە کە لە ئەوروپاوە لەو وڵاتانی کە نەخۆشیەکە تیا بڵاوە ئێستا خۆتان نەزانن لە وڵاتی ئیتالیا لە فەڕەنسا لە ئیسپانیا ئێستا ئەوروپا بۆ بە مەزدەری بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بەڕاستی ئێران نزیکە لە ئێمەمان بێ زیاتر حەزەری خۆمان پێ لە وڵاتی ئێران ئەو کەسانەشی دکتۆر چالاکە گەڕاونەتەوە کە زۆر پێویستەکات ئەگەرە تاکو ئێستا پشکنینتان بۆ نەکراوە تکایە پشکنینکەن لە پێناو خێزانەکانتان ئێمە بەردەوامە بین ئاڵامان لەگەڵە لە سلێمانیەوە ئاڵاخان ئێوارۆ باش زۆر سپاس خێراتنی دکتۆریشەکەم زۆر سپاس ئێمە پرسیارێکمان هەبوو فەرمون ڕۆژی سێشەمە نەشتەرگەریمان هەیە لە خەستەخانەی شۆڕش ئەو نەشتەرگەری ئەکرێت یاخودنا بەڵێ وەڵام وەرگرن بەڵێنمان لەگەڵا لە شارە زورەوە کاک بەڵێن ئێوارە باش ئەم کاتەوە باش زۆر سپاس فەرموو کاک بەڵێن چی پرسیارێک یەکەم و زۆر بەخێراتنی کاک دکتۆریشەکەم بێزەحمەت پرسیارێکم بۆ کاک دکتۆر هەیە وتم بزانم ئەم نەخۆشی هەتا چەندێ بۆ مناڵ مەترسی هەیە و پلەی گەرمیش تا چەندێک بەرز بێتەوە ئەو نەخۆشیە لە ناوەچێت زۆر سپاسان ئەوە نیشانەکانێتی بێگومان باسیەکەین دکتۆرەوە چەند پرسیارێکمان نەکرا لەسەر نیشانەکانی با باسی نیشانەکانیش بکەین بەڵێ ئەوەی باسییان کرد بەڕاستی هاوڵاتی باسی کرد کە پێویست ناکە ماسک بەکاربێنین و هەندێشت ئەمێ بگەڕێمەوە بۆ پرسیاری ئەو کە ئێمە کە ئەچیتە دەرەوە
کە لە ماڵە چیتە دەرەوە بەڕاستی پێویستە خۆمان پارێزین خۆپاراستن شەر نییە تۆ چیتە شوێنێکی چۆڵ بڵێ کەسی لێ نییە ئەم ڤایرۆسە بوونی نییە بە تایبەتی تۆ کە لە شوێنێک بی هاوڵاتیەک لە لای ئاژەڵ و لە شوێنە کارەکە پێویستە بەڕاستی ماسک و دەستکێش بەکار ئەم نەخۆشیە توانی لە زۆر شوێن تۆ پەیوەندی بەوە نییە کە ئەو شوێنە چۆڵە کەسی لێ نیە زۆر جار تۆ چوویتە شوێنێک لەوە چێ پێش تۆ کەسێکتر هەبوو بێ کاڵگری ئەم ڤایرۆسە بوو بێ لەوێ لەبەرەوە بێ خۆمان پارێزین بەڕاستی نیشانەکانیشی وەکو باسییان کرد ئێمە نیشانەکان ئەم ڤایرۆسە پرسیارێکی ئەو بە ڕێزەی پێشوو کە پرسیاری کرد ڕاستە نیشانەکان ڤایرۆسەکە لە وڵاتێک بۆ وڵاتێک کە نیشانەکانیشی جیاوازە زۆربەی ئەو هاوڵاتیانی کە لە ئێرانەوە گەڕانەوە ئەوانەی کە پۆزتیڤیش بوون بە خۆشحالیەوە کە ئێستا لەو سنتەرێکە دانراوە لەوێ ماونەتەوە زۆربەی ئەو هاوڵاتیانە نیشانەشیان نییە نەخۆشیەکان زۆر قورس نییە تەنها پێویستیان بە چاودێری هەیە بەڕاستی بەڵام ئەوەی بازەکرێ ئەف ڤایرۆسە بە پێی توێژینەوەکان بە پێی و حاڵەتانی کە لە وڵاتی ئیتالیا وڵاتەکانی تر هەیە ئەم ڤایرۆسە لە وڵاتی ئیتالیا تونترە گواستنەوەی ڤایرۆسەکە بڵێن ئەوانی کە لە ئێران بوون کە لە کەسێکەوە ئەچێ بۆ کەسێکی تر نیشانەکانی کەمتر لێ دەرەکەوێت لە کەسی ترە لە کەسی ئەم ڤایرۆسە وەکو ڤایرۆسی ئەنفلۆنزا کە پێشتر هەبووە بەڕاستی ئێمە خۆمان نەزانین پێشتر لە پەتای وەرزیە زۆر کەسکە ئەنفلۆنزای ئەتیادی گرتووە لە کەسێکەوە جیاواز بۆ کەسێکی تر هەندێک کەسێ بە کۆکەیەکی سادە ماوەی 2 ڕۆژێکی پێچەوە باش بۆتەوە هەندێکتر هەیە تا مانگێکی گرێ بەڵام ئەم ڤایرۆسەش خۆی ئەگۆڕێ جۆری ڤایرۆسەکە پێڵەن سترینی ڤایرۆسەکە ئەگۆڕێ ئەو ڤایرۆسی کە لە وڵاتی ئیتالیا هەیە بەڕاستی کە هاوڵاتیەک لە ماوەیە کە لە فڕۆکەکە هاتنەوە ئەو هاوڵاتی کە توش بوو بە خۆشحالیەوە بەڕاستی ئەو هاوڵاتیە جێگای دەستخۆشیە کە ئەو هاوڵاتیە خۆی نەچووە بۆ ماڵەکەی خۆشی بەڕاستی و چوو لە شوێنێک تر دانیشت بوو شوێنەکەشی ئاگادار کردبەوە کە نیشانەکانی ئەو نەخۆشی هەیە هیوادارین هەموو گەشتیاران هیوادارین هەموو هاوڵاتێک هەست بە هی بکە یعنی بەرپرسیارەتی بکە و وەکو ئەو هاوڵاتیە کە چۆتە شوێنێکی تر و دوای ئەوە تەلەفۆن کراوە بۆ تیمە تەندروستیەکان و پشکنینی بۆ کراوە کە هەستی کردو نیشانەکانی تونترە ئەو هاوڵاتیان کە لە ئیتالیا هاتۆتەوە هەمان ڤایرۆسە بەڵام نیشانەکان لەوە زیاتر دەرکەوتووە هەناسەی تون بووە تای هەبووە سەرێشەی هەبووە بەڵام ئەوانەی لە ئێران بوون زۆربیان کە پۆزتیڤیش بوون هیچ نیشانەیەکیان نییە تەنها چاودێریان پێویستە و مانەوەیان پێویستە لەو شوێن لەبەرەوە ئەم ڤایرۆسە توانای گۆڕینی هەیە خۆی ئەگۆڕێ لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکتر نیشانەکانی جیاوازەوە توندێکەشی جیاواز زۆر باشە دکتۆر دوو پرسیارمان هەبوو کە یەکێک لەوانە مناڵەکان مناڵ مەترسی لەسەر مناڵ هەیە هەندێک لەو پرسیارە ئەکەن بەڵام بەڕەوەی کە وەڵامم بیتەوە دەچمە لای پەیامنێرمان داسیار کە ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵمانە داسیار ئێوارە و باش پێمان بڵێ گۆڕانکاریەکان چین بەڵێ ئێوارەتان باش تایبەت بە ڕوبەڕووبوونەوە بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لیژنەی ئۆپەراسیۆنی باڵای سەپەرشتیکردنی ئەم ڤایرۆسە لە شاری سلێمانی بەردەوامن لە کۆبوونەوە تایبەت بەوەی کە ڕێنمایی تازە لەلایەن وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەرچووە کە بڕیاری قەدەغەی هاتوچۆ بۆ ماوەی 72 ساعتی تر درێژکرایەوە لایەن ئامنەکان کەوتونەتە کۆبوونەوە تا بتوانن چۆن ئەم بڕیارەوە خۆی جێبەجێ بکەن کە مەبەستەکە لی سەلامەتی هاوڵاتیان و ڕوبەڕووبوونەوەی ئەم ڤایرۆسەیە ئەوەی کە هەبێت بەگشتی لێرە لە قایمقامەتی سلێمانی کە ئەم شوێنەی منی تێدام لێرە قسەتان لەگەڵا دەکەم لیژنەکانی چاودێری بازرگانی سلێمانی باز لەوە دەکەن ژمارەیەک لە مۆڵ و مارکێتەکان تایبەت بە گەڕەکەکان سەرپەچیان ئەنجام داوە بۆی کە نزیکەی 10 حاڵەتە بۆ لە شاری سلێمانی هەر بۆی لیژنەکان لە ئێستادا سەرقاڵی ئەوەن ئەو شوێنانەی کە گرانفرۆشی دەکەن شوێنەکانیان دابخەن و بتوانن چاودێرێکی ورد بکەن لێرە ڕێگە دراوە بەپێی ڕێنمایەکان کە لە گەڕک و کۆڵانەکاندا
مارکێت و هەندێک لە فرۆشگاکان بکرێتەوە بەڵام بەو شێوەی کە نەگاتە ئەو بابەتی گرانفرۆشی تێدا بکرێت سەبارەت بە پلانی هاتوچۆ پلانێکی ورتەیە لەگەڵ هێزانەکانە هەمویان هەماهەنگن هەتاوەکو ئێستا ئامارێکم وەرگرتووە لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانی کە باز لەوە دەکەن لە ماوەی 48 ساعاتی قەدەغی هاتوچۆدا نزیکەی 1000 بەڵگەنامە وەرگیراوە کە ئەمانە سەرپێچی بڕیارەکاریان کردو من دەمەوێت زانیاری ورتر لە میوانەکەم وەربگرن کە تایبەتە بە هاتوچۆ کاروان محەممەد سەدیق وتەبێژی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانی کاروان سەبارەت بە بڕیاری درێژکردنەوەی قەدەغی هاتوچۆ ئێوە چۆن جێبەجێکەن و ڕێنمایەکانتان بۆ هاوڵاتیان چییە؟ بەڵێ ڕێنمایی ژمارەشتی وەزارەتی ناوخۆ کە بڕیارە بۆ ماوەی 72 کاتژمێری تر قەدەغی هاتوچۆی ڕاگەیاندووە و لەو بڕیاریە لە چەند خاڵێکی ئاماژە پێکردووە کە بڕیارە 72 کاتژمێری تر قەدەغیکردنی هاتوچۆ ڕابگیرێت لە پارێزگاکانی هەولێر و سلێمانی و هەروەها دەسەڵاتی یاوە پارێزگاکانی هەولێر و سلێمانی بە دابینکردنی پێداویستیکردنی هاوڵاتیان و هاوڵاتیانی هەردوو پارێزگاکە و بڕیاریشە 16 لەسەر 7 کاتژمێر 12 شەو کە هەموو هاوڵاتیانەی کە لە دەرەوەی هەرێمی کوردستانن بڕیارە شەوی 16 لەسەر 7 کاتژمێر 12 شەو خاڵە سنوورەکان بە تاواتی داخرێن بەڕووی هاوڵاتیانە وە لە ماوەی کە هەر هاوڵاتێک لە دەرەوەی هەرێمی کوردستان توانێت بگەڕێتەوە و هەروەها وەکو باسمان کە 72 کاتژمێر قەدەغیکردنی هاتوچۆ درێژ کراوەتەوە ئەم بڕیارەی وەزارەتی ناوخۆ لایەنە پەیوەندیدارەکان و وەزارەتی تەندروستی لە پێناوی بەرژەوەندی گشتی لە پێناوی پاراستنی ئاسایشی تەندروستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و شای سلێمانی خۆشەویستە بۆیە داواکاری ناوڵاتیان شۆفێران پابەت بن بە ڕێنمایەکانی تەندروستی خۆیان لە ماڵەکان نابمێنەوە بە هیچ شێوەیەک کارێکی گرنگ و پێویستیان نییە نێنە سەر شەقام و ڕێگاوبانەکان لەبەرەوەی ئێمە وەکو بەشێک لە هێزە ئەمنیەکان و بەشداری هاوکاری هێزە ئەمنیەکان لە بەڕێوەبەراتی ئاسایش دیوایەکی سلێمانی بەڕێوەبەراتی پۆلیس و بەڕێوەبەراتی هاتوو لایەنە پەیوەندیدارەکان ئیجراعاتەکەی لەگەڵ ئەو کەسانی کە کارێکی گرنگ و پێویستیان نییە پێشێری ڕێنمایەکە بکەین بێنە سەر شەقام و ڕێگاوبانەکان وەکو باستان کرد ئەمڕۆ زیاتر لە 750 ئیجراعات کراوە بەڵگەنامە لەو کەسانەوە گیراوە بەبێەوەی کارێکی گرنگ و پێویستیان هەبوو بێ سەرپێچیان لە ڕێنمایەکان کردووە هاتوونە سەر شەقام و ڕێگاوبانەکان ئەم ئیجراعاتانە بۆەیە کە هاوڵاتیان و شۆفێران لە ماڵەکانی خۆیان نابمێنەوە ئەو کەسانی کە مۆڵەتمان لێوەرگرتوون لە ماوەی ڕابردووە مۆڵەتەکانیان یاخو ساڵانامەکانیان نەم چەند ڕۆژای پێ ناینەوە بۆ جارێکی تر کەوتە مەفرەزەکانی هاتووە ئەم سەرپێچیان دووبارە کردەوە ڕاستەخۆ ئۆتۆمبیلەکانیان دەستی بەسەراگیری و حیجز دەکرێت چییە بۆ ئەمانە دوای تێپەڕبوونی ئەم دۆخە ئیشەڵڵا کاتێک کە بە سەلامەتی هەمومان کۆتایی بەم دۆخە هاو ئەم کەسانێک هێنە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ مۆڵەتەکانیان لای ئێمەیە خساڵانەکانیان لای ئێمەیە جگەلەوەی کە سزای داراییانە دەسەرەوەی سەرپێچیان لە ڕێنمایەکان کردووە و نێرین بۆ ئۆستۆپاچی هەر سزایشی تریان هەبووی پێشتر لە سزای هاتوچۆلی نیان وەرەگیرێ ئەو کاتە بەڵگەنامە مۆڵەتەکانیان بۆ ژێڕێتەوە وی ئیجراعاتەکان واتون کراوەتەوە بۆ پاراستنی بەرژەوەندی گشتیە داواکەین هاوڵاتیان شۆفێران لە ماڵەکانی خۆیان بمێننەوە و تەجەمع دروست نەبێت تاوەکو ئەم ڤایرۆسە بە ڕێگای تەجەمع و کۆبوونەوە ئەگوازێتەوە بە ئاسانی تاوەکو بە هەموو لایەک بتوانین خۆمان بپارێزین و شارە خۆشەویستەکەمان بپارێزین و بە کەمترین زیانی دەرچین واگە تێبینی کە وڵاتانەی کە گویان پێ نەدا و بەردەوام بوون لە هاتوچۆکردن و جموجۆڵی ئۆتۆمبیل هەبوو ڕێژەی توشبایەسە گەیشتە ڕادەیەک کە لە کۆنتترۆلیان دەرچووە وێ دەکەین کە ئێمە نەگەینەوە دۆخە بە پابەتبوون بە ڕێنمایەکانی تەندروستی هەموو لایەک ئەم دۆخە ناخۆش و نەخوازرا تێپەڕێنی پرسیارێتە پێشەوە ینی ئەوەی کە تایبەت بێ بە شەقامەکان بەگشتی هاتوچۆ قەدەغەیە سەبارەت بە گەڕەکەکان ڕێنمایەکانی ئێوە چی و چۆن ئیجراعاتەکەن بە کورتی وەڵام بیتەوە سپاس دەکەم ڕێنمایەکەی ئەمڕۆ ژمارە هەشتی وەزارەتی ناوخۆ باسی هاتوچۆکردنی بینی قەزاکان و مرکزیشی هین کردووە قەدەغە کردووە واتە ناو شای سلێمانی و لە نێوان قەزاکانی دەوی بەری شای سلێمانی هاتوچۆی گەڕەکەکان بەپێی بڕیاری پارێزگای سلێمانی و قایمقامی شای سلێمانی بۆ دابینکردنی پێداویستی بە پێ بۆ کڕینی نان و باڵین کەلوپەلی خۆراکی ئەوانە ئاساییە ڕێگە پێدراوە بە پێ بەڵام بە ئۆتۆمبیل و بێ کارێکی گرنگ و پێویست بۆی نێبێتە سەر شەقام ڕێگاوبانەکان سپاس دەکەم سپاس بۆ زانیارەکانت یانەوەی کاکاروانیش باسی لێوە کرد تەنها و خەڵکانە بۆیان هەیە دوور لە کۆڕ و کۆبوونەوە بتوانن بە شێوەی تاک پێداویستەکانی خۆیان دابین بکەن لەو شوێنانەی کە نزیکە لە گەڕەک و کۆڵانەکانی خۆیانەوە سپاس بۆ هاوکارمان داسیار و سپاس بۆ سەرجەم هێزەکانی پۆلیس و ئاسایشگا وەکو هەمیشە ئەرکەکانیان زۆر بە دڵسۆزی و ماندوونە ناسانە ڕاپەڕێنن ماندوو نەبن و یەخوا خوا بۆ ئێمەتان بهێڵێت دکتۆر چالاک
باباسی بگەڕێنەوە لای پرسیارەکانی هاوڵاتیان دیارە کە لە ڕێگەی پرۆگرامی باپابندبین لەگەڵمان ئەبن ڕۆژانە پرسیارەکانی خۆیانمان ئاراستاکەن و ئێمەش لە ڕێگەی پسپۆڕی تایبەتەوە وەڵامی سەرجەم پرسیارەکانیان ئەدەینەوە. باباسی ئەو کەسە بکەین کە باسی ئەوەی لە ڕێگەی پەیوەندی و ئایا نەشتەرگەریەکان لە نەخۆشخانەکان ڕاگیرێت؟ دیارە وەکو خۆتان نەزانن درێژکردنەوەی ماوەی قەدەغەکردنی هاتوچۆ نەخۆشخانەکانیش زۆربەی و هاوڵاتیانە کە نەشتەرگەری حاڵەتی کتوپڕیان نابێ سەردام بکەن لەبەرەوە بەداخەوە ینی بارودۆخەکە وای لێ کردەوە ئێمە وەکو باسمان کرد تەنها نەشتەرگەری کتوپڕەکانەکرێت لەم کاتەیە لەبەرەوە ئەوانەی حاڵەتی ترەوەکو نەشتەرگەری مناڵبوونە یان نەشتەرگەری تریان هەیە ئەگەر حاڵەتەکە کتوپڕ بوو پێویست بۆ توان سەردانی نەخۆشخانەی مناڵبوون بکەن بەڵام لەبەر درێژکردنەوەی ماوەی قەدەغکردنی هاتوچۆ تەنها نەشتەرگەری کتوپڕ ئەنجامەدرێ و ئەو نەشتەرگەرانەی کە کتوپڕ نییە ئەنجام نادرێ. زۆر باشە. بابەتی ڤایرۆسەکە بکەین بۆ مناڵ ئەوە پرسیارە لە دەرەوەش زۆر ئاراستەکرێت بۆ مناڵ. بەڵێ وەکو پێشتریش بەڕاستی زۆر باس کراوە ئەم ڤایرۆسە ڤایرۆسێکی نوێیە کە کۆڤید 19 پێڵێن. ڤایرۆسەکە بە خۆشحاڵیەوە لە تەمەنی خوار 9 ساڵ بۆ خوارەوە بەرگریان باشترەوە کەم حاڵەتە بۆ کە لە مناڵە توش بوو بێ و ئەگەر توشبوونی شەبوو بێ بەرگریان باش بۆ و هیچ نیشانەیەکیان تیا دەرنەکەوتەوە چاک بوونەوە بەڵام لە تەمەنەکانی 50 ساڵ بۆ سەرەوە ئەوانە زیاتر بەرگری لەشان لەبەرەوەی کەمترە بەتەمەنن یان ئەو کەسانی کە نەخۆشی درێژخایانیان هەیە وەکو نەخۆشیەکانی شەکرە و دڵ و شێرپەنجە و کە دەرمان وەرەگرن ئەوانە بەرگری لەشان کەمترە لەو کەسانەدا نیشانەکان زیاتر ئەو کەسانی کە دکتۆر کێشەی هەناسەتونیان هەیە بەڵێ وەکو باسمان کرد بە گشتی نەخۆشیە درێژخایانەکان ئەتوانین تەنانەت نەخۆشی درێژخایان لە مناڵیشە شەکرە هەیە نەخۆشیەکانی دڵ هەیە سەلەسیمیا هەیە لە گەورەکان هەیە نەخۆشی شەکرەیە ڕەبۆیە نەخۆشیەکانی ڕۆماتیزمە کە ئەمانە بەرگریان کەمە نەخۆشی شێرپەنجەیە کە چارەسەر وەرەگرن و کۆمەڵە نەخۆشی درێژخایانی تر کە چارەسەر وەرەگرن ئەمانە بەرگری لەشیان کەمە لەبەرەوە ئەبێ زیاتر خۆیان پارێزن ئاگیان لە خۆیان بێ و کەمتر بچنە دەرەوە بچنە قەرەباڵغی بۆی پارێزراو بوون لە توشبوون بەم نەخۆشی. زۆر باشە کەواتە ئەگەر بە کورتی پێمان بڵێیت وەکو ڕێنماییەک بۆ هاوڵاتیان چۆن لە نێو ماڵەکانیانە خۆیان بپارێزن و پێویستە کات بەردەوام دەرمانی پاکشکەرەوەیان هەبێت بۆ پاکشکردنەوەی دەستەکانیان یاخود تەنها ئاوی گەرم و ئەو پاکەروانی کە ڕۆژانی ئاسایی بەکارمان هێناوە بەسە. بەڵێ دیارە ئەگەر هاوڵاتیان لە ماڵەکانی خۆیان بمێننەوە ئەگەر نچنە دەرەوە بەڕاستی پێویست ناکە بەردەوام دەرمانی تاقیم بەکاربێن موادی تاقیم بەکاربێن ئەگەر تۆ هەر کە سوکاری خۆت بێ خێزانەکەی خۆت بێ نەچیتە دەرەوە ئەتوانی دەچنێکی کە پێشتر دەشتن زۆر گرنگە بەڕاستی کە لە 20 چرکە کەمتر نەبێ بەس دەشتن کافیە بۆ ئەوەی خۆت پارێزی لە توشبوون بەم نەخۆشیە بەڵام ئەگەر هاوڵاتیە گەچێتە دەرەوە بەڕاستی وەکو باسمان کرد کە چیتە دەرەوە بۆ کڕینی پێداویستی بێ ئێمە داوایان لێکین کە مناڵ نەبن لەگەڵ خۆیانەوە بە قەرەباڵغی بە جەماعی وەکو جاران نەڕۆنە دەرەوە ئەو پێداویستیان کە چێ پێداویستێک بکرێت دەستکێش بەکاربێنێ و ماسک بەکاربێنێ کە ئێتە ماڵەوە دەستکێشەکانی پێشەوە چوونە ژوورەوە دابنێ و ماسکەکەی دابنێ پێش چوونە ژوورەوە دەستی بشوات بەڕاستی ئەتوانێت دەستیشی تاقیم کا پێشەوەی بچێتە ماڵەوە کە چۆ ماڵەوە دەستی بشوە پێویست ناکە لە ماڵەوە تەنها خۆت بی و کە هەرکە سوکاری خۆت بی خۆت و خێزانەکەت بەردەوام بەداخەوە هەندێک هاوڵاتی ئێمە نامانەوێت هاوڵاتیان زۆریش بترسن لەلایەکتریشەوە مانەوێت بەڕاستی بترسن کە لە چوونە دەرەوە و خۆنە پاراستنیان لە قەرەباڵغی بەڵام کە تۆ لە مێشکا دروست بێت و کە تۆ لە ماڵی خۆت بووی زیاتر پارێزراوتری بەڕاستی ئەوەی بینیمانە کە لە وڵاتی سین کە سەرکەوتوو بوو بەسەرم نەخۆشیە ئەو شارێک کە نەخۆشیەکە تیای بڵاو بۆ بە تەواوی عەزل کرا جیا کرایەوە لەبەرەوە بەڕاستی سەرکەوتوو بوو ئەم ڕێکارانەش کاکرێ بۆ ئەوەیە کە هەمومان بتوانی سەرکەوتوو بین بەسەرم نەخۆشیەوە ئەم نەخۆشی حاڵەتەکان زیاد نەکە خۆتان بینی وتانە وڵاتێکی وەکو ئیتالیا کە وڵاتێکی ئەوروپا وڵاتێکی پێشکەوتووە لە چەند وڵاتانەی شەرق وڵاتە ئەوروپیەکان حاڵەتەکان زۆر بووە حاڵەتەکانیش لەبەرەوە زۆر بووە بەڕاستی کە هاوڵاتیان وەکو ئێمە لە پەیجەکان لە
زۆرە کۆمەڵایەتەکان بینیمان هاوڵاتی ئیتالیەکانیان ئەوروپیەکان خۆیانەڵێ ئێمە گەنجەکان گوێمان نەدا بە ڕێنمایەکان هەروەکو ئەنفلۆنزایەکی احتیادی سیرمان کرد بەڵام کە چوینە ماڵەوە بەڵێ کە چوینە ماڵەوە دایک و باوکی خۆمان بە تەمەنەکانمان هەمووی تووشی نەخۆشی کرد و ئێستا حاڵەتەکان زۆر بۆ کە بەڕاستی وڵاتێکی وەکو ئیتالیا چاودێری وردەکانیان وای لە هاتۆ جێگای بە تەمەنەکان نابێتەوە لەبەرەوە ئێمە ئەم ڕێکارانی کە ئەگرێتە بەر بۆ ئەوەیە کە هاوڵاتیان خۆیان پارێزن تا ئێستا بەڕاستی حاڵەتەکان کەمە لە چاو وڵاتانی ترەوە ومێ دەکەین زیادیش نەکە زۆر سپاس زۆر سپاس دکتۆر چالاک سپاس بۆ سەرجەم ڕێنمایەکانت بۆ وەڵامدانەوەی سەرجەم پەیوەندیەکان کە پرسیاریان کرد خۆشەویستان پێم خۆشە جارێکی تر باس لەوە بکەمەوە کە لە پرۆگرامی با پابند بین ئێمە ئێواران لەگەڵتانە بین میوانداری پزیشکی پسپۆڕەکەین هەموو کاتژمێر 5 ئێواتوان لە ڕێگەی پەیوەندیەکانتانەوە پرسیارەکانتان ئاڕاستەی پزیشکەکان بکەن و ئەوانیش وەڵامتانەدانەوە و هیوادارین توانی بتوان وەڵامی هەموو ئەو پرسیارانە بینەوە کە ئێوەی عزیز و خۆشەویست ئاڕاستەی دکتۆر چالاکتان کرد و هەتاکو پرۆگرامێکی دیکە و لە ئێوارێکی دیکەدا بەخواتانە سپێرین ئێوانێکی خۆش و هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتانە خوازینی هیواخوازین بندی سەرجەم ڕێنمایەکان بن خوافیز